لایەدی دامەزراندی 45 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕێزکە و خەباتەکەی بەردەوام بووە و لە شاخەوە بۆ شار یەکێک لەو بوارانەی کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی کردوتەوە خزمەتکردنە بە پێشمەرگە و پێشمەرگەر بۆتە سەرمەشقی کارەکانی. بۆیە هەمیشە دەوترێت یەکێک لە سەروەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێویستە هەمیشە خەڵکی کوردستانی شانازی و پێوە بکە و دەستکەوتی گرنگی پێوە بزانێ ئەویش گرنگیدان و بەڕێخستنی هێزەکانی پێشمەرگە لەسەر دیسپلینی سەربازی و کردنەوەی چەندین کۆلێژ و فێرکە و بنکە و مەشق و ڕاینان و نەخۆشخانەی سەربازی و ئاوردانەوە لە پێشمەرگە دێرینەکان. لەو چوارچێوێشدا لە ساڵ یادی 45 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا پێشمەرگە دێرینەکان و شارەزانی بواری سەربازی تیشک دەخەنە سەر ئەو دەستکەوتانەی کە لە سەردەستی یەکێتی و لەو بوارەدا بەدەست هاتوون. سەرەتا پیرۆزبایی لە تێگڕایگەلی کوردستان دەکەم بە بۆنەی دامەزرانی 45 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆ یەکەم جار یەکێتی توانی چەندین بوار دروستکە لەوانە مەسەرەن ئەوەی دامەزران یەکەم بنکەی تەندروستی پێشمەرگە دامەزرا لە شاری ئەولێ، یەکەم خولی مەشقی پێشمەرگە کرایەوە لە دارەت و بە سەرپەرشتی ڕەحمەتی کەمال موفتی. دوایەوە کۆلێژی قەڵات سۆڵان دامەزرا، کۆلێژی سەربازی قەڵات سۆڵان، ئێستا چەند کۆلێژی تکەش دامەزرا، ئێستا دوایەوە دەستگای تەندروستی پێشمەرگە دامەزرا. دەستگای تەندروستی پێشمەرگە خۆی لە 7 خەستەخانە دەگریتەوە، یعنی ئەوانە کۆمەڵە خزمەتی زۆر جوانیان پێشکەش بە هێزی پێشمەرگە کردیە. کۆمەڵانی خەڵکی کوردستان باش ئەوە دەزانن دەستکەوتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دەستکەوتی گەورە و مەزنن و هەمیشە گەلی کوردستان شانازیان پێوە دەکا هەر لە شاخەوە تا سەردەمی شار. لە ئێستاشدا لە یادی 45 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگە دێرینەکان شانازی بە ئەوێ ڕۆژەی خەباتیان دەکەن کە لە ژێر پەرچەمی ئاڵای یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان بەخت کردووە و ئەو دەستکەوتە مەزنانەی کە ئێستا هاتوونەتە ڕێ لەسەر دەستوی بازووی هێزی پێشمەرگەی کوردستان و شەهیدە نەمرەکانیەتی. بۆیە هەمیشە مامی گەورە ژووتوێتی هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پارێزەری کۆمەڵی کوردەواری بووە و مێژوو قوربانیدانیان لە خەباتی پارتیزانی لە دەشتی کاچی بە کاچی گەرمیانەوە تا کوێستانەکانەوە و کوانی شۆڕش و بڵێسەی ئەوەن یەکێتی نیشتیمانی کوردستان داهێنانی لە تێکۆشانی پێشمەرگایەتیدا کردووە. شەهیدە سەرکردەکانی ئەو یەکێتیەش ڕەمز و بەرخودان و شایەدی ئەوە دەدەن کە یەکێتی خاک و وڵاتی لە خۆی زیاتر پاراستووە. لە ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان 45 ساڵ دامەزرانی پیرۆزبایی لە هەموو هەواڵان و تێکۆشەرەکان دەکەم وەکو پێشمەرگە داهێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ و لە دێهات و لە هەموو بوارەکان دەوری کاریگەری هەبووە. لە بەدەستهێنانی حکوومەتی هەرێمیش یەکێتی دەوری کاریگەری تێدا هەبووە. پێشمەرگە لە شاخ و لە هەموو خەبات تێکۆشاندا دەوری سەرەکیی هەبووە، دوایە پێشڕەوی هەموو چین و توێژەکان بووە، خزمەتکاری گەلی کوردستان بووە. بەڕاستی وەکو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی خزمەتی پێشمەرگەیان کردووە تا عەدەک. 45 ساڵ تێپەر دەبێ بەسەر یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبەی هەمیشە پێشمەرگەی لە پێشەوەی پێشەوەدا بەرخودانی کردووە و بۆتە ڕەمز و ئاڵا و خاک و نیشتیمانی پاراستووە. ئەوە تا لە دیرۆک و مێژووی یەکێتیەکەتدا یەکێتی خاوەنی زیاتر لە 20,000 شەهیدە و توانیویەتی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و ئەو شەهیدانشی بەخشیوە لە پێناو ئازادی و هێنانەکایی دیموکراسی بۆ هاوڵاتیانی. دەستکەوتەکانی ئێستای حکوومەتی هەرێمی و پەرلەمان و ئەوانەی بەدی هاتوون بەشێکی هەرە زۆریان خامە و دەست و تفەنگی هێزی پێشمەرگە و پێشمەرگە دێرینەکان بوونە. هەریادکەریم گەلی کوردستان هەولێر.